سڵاوتان لەبێ بەیانیتان باش زۆر خۆشحاڵین ئەم بەیانش لە بەیانی 24 لەگەڵ ئێوەداین بە هیوان بتوانین ئەو بابەتانێک کە دەست نیشانمان کردووە وەکو خۆی بە باشی بە ئاسانترین شێواز بیگەینین بە ئێوەوە ئێوە سوودی لێ ببینن. ئەمڕۆ کۆتا ڕۆژی ساڵی 2023 بە هیواین خەم و ناخۆشی و ئازار و مەینەت و هەموو ئەو ڕق و چینانەی کە لە دڵی هەرێکێکمان هەیە لە ساڵی 2023دا جێی بێڵین ئەم کتێبەی کە لە ساڵی 2023 کردمانەوە دای بخەین لە ساڵی داهاتوو واتە بۆ بەیانی ژیانێکی نوێ دەست پێ بکەین پڕبێ لە خۆشەویستی پڕبێ لە برایەتی و لە تەبایی لا یەکتر قبولکردن وا هیوادارم ساڵی 2024 بێتە ساڵی گەیشتن بە ئاواتەکانتان ئەو ساڵی کە چاوەڕوانی دەکەن ساڵی بەدیهێنانی خەونەکانتان. ئەمڕۆ لە بەیانی 24 ئێمە لەگەڵتانین کۆمەڵێک بەرگە و بابەت و تەوەری جیاوازمان هەیە. بێگومان باس لە سەری ساڵ دەکەین بەشێکیان هەندێکیان باس لە ئامادەکاریەکانە لە وڵات و لە شوێنە جیاوازەکان. بەڵام سەرەتا بە ناونیشانی بابەتەکانمان ببینین پاشان دەین بۆ ناوەڕۆک. لاوێکی کورد لە کازاخستان زیاتر لە 29 ملیۆن فۆلۆوەری هەیە و بەدە زمان ڤیدیۆ بڵاو دەکاتەوە. لە دەڤەری بارزان هەڵمەتی چاندنی 8,000 بەڕوو بەڕێوەچوو. ئاهەنگەکانی سەری ساڵ لە گۆڕەپانەکانی مەدرید بە شێوێکی خێزانی بەڕێوە دەچێت. لە ماوەی ڕابردوو بڵاومان کردەوە ژمارەیەکی زۆری کورد لە کازاخستان هەیە. لە نێو ئەم ژمارە زۆرە کوردێکە لە کازاخستان هەن بەشێکیان خەریکی خوێندنن هەندێکی تریان کار دەکەن ینی هەر کەسە و بە پیشەیەک خەریکە. لاوێک هەیە لە نێو ئەم کوردانە ناوی عومەر ئیسلام عەلیەڤە کە لاوێکی کوردی کازاخستانە. ئێستا ئەم لاوە لە سەرانسەری جیهانەوە زیاتر لە 29 ملیۆن فۆلۆوەری لە چۆڕی کۆمەڵاتی تیکتۆک هەیە. عومەر تەمەنی 18 ساڵە و قوتابی قۆناغی دووەمی کۆلێژی پزیشکیە. عومەر ناوبانگێکی باشی لە تیکتۆک پەیدا کردووە و بە زیاتر لە 10 زمان ڤیدیۆ بڵاو دەکاتەوە و کوردستان 24 لە ئاشی وڵاتی ئەڵماتی کازاخستان عومەر و خانەوادەکەی بەسەر کردەوە. Kurdistan? Okey. Slav herkesi ra navım Ömer'e. Az şu Kazakistan'da ben. Kanala 24 Kurdistan'da Slav şka. دمالك آرام بچوك و جوانده لأشيبولاك المت آ كازاخستاني بزيده 10 زمان فيديوين خو توماردكه وخو بريا تورن جواكي دگهينه پرانيا مالان لتواهيا جيهاني. Navım Ömer'e. Yaşım havdaya az خوندکارم کالج دا کورسا دادم خیالم نو که از ببم لیستکوان 2022 سال دا دست بکر بو سالی که اکانتما دخنا بلوکه 5-6 اکانتما باشه مجرد که دست بکر اکا زمان دست بکر زمان دا خبر دا خوشاگش که هاد ای سواجی آبانتیما لب زدم حسكرنا كار وصان لعمر كريا بێگوهداریە بەفر و بارانێ بەشەکە ڤیدیۆیان خۆ دناوە سەقایە ڤەکری دە تۆمار بکە. هەفکاری و پشتگیریە بەردەوام ئادیلانە خوشکاویژی گەرماهیەکە زێدەتر دێدەکاریوی. از روی 6 ویدیو دکشنم خارنگه دکشنم جم که ام نین دخون در و دکشنم ام باران برفنان رن خوشکام یالم دکه سه خوشکم نیچوچی کن ام توای دبن ویدیو دکشن برم نیچوچی کشی کمگی آمد و آها ویدیو دکشن. ڕۆژانە فۆلۆوەرسێن ئەمەر لە تەواهیە وڵاتین جیهانێ تێن زێدەکردن. ئەڤ جی پشتگیریەکە بەهێزە ji بۆ پێشکەتنا کارێوی لێ پشتگیریە ماڵباتاوی دەسەر هەموو تشتێکی ڕێیە. Bütün dünyada da naskını ki ne zaman Kürt çimelata ki çiğ ben Kürdi Kazakistan'ı. Ama gelek yarında maras gelek şodum ben Kürdi Kazakistan'ı. Hem navi Kürdi ma balıntık hem zin navi Kazakistan'ı balıntık hem xavra dijine çand sal Umar xavra yok biyat yadane.
والله اسخو قال شما او عمر خود dobit целой бхо а вот что где просто ма поддержка до на комаги дойдо хоп что чего azgalışım Ciwanên Kurd li Kazaxistanê duwarên cuda de rol û pêgeha wan aberçav heye. Emer İslam yeke ji wan ciwanên biriya torên civakî li ser asa navnetewî navdariyeke diyar ji bo gelê xwe bi dest xistiye. خۆشەوی محەممەد کوردستان 24 ئاڵمەتی کازاخستان بابەتێکی تر تایبەت بە ژینگە پارێزی و یادکردنەوەی قوربانیەکان لە گۆڕستانی بارزانە جینۆساید کراوەکان لە دەڤەری بارزان هەڵمەتێکی چاندنی 8,000 بەڕوو بەڕێوە چوو وەک هێمایەک بۆ 8,000 بارزانی کە لە ساڵی 1983 لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخا و ڕاپێچی بیابانەکانی ناوەڕاست و خواروی عێراق کران و لەوێ زیندە بەچاڵ کران ژینگە پارێزی بۆتە کللتور لە نێو خەڵکی ئێمە و دۆستایەتێکی زۆر نزیک لە نێوان ژینگە و خەڵکی بە تایبەت ئەم ناوچەیە هەیە. هەڵمەتی بەڕوڕواندنە ئێرە نزیک لە گۆڕستانی جینۆساید کراوانی بارزانیە لە دەڤەری بارزان. هەڵمەتەکە لەلایەن بەتالیۆنی ژینگە پارێزی مێرگە سۆڕێک خراوە و ژمارەیەک کە سوکاری ئەنفال کراوەکان و چین و توێژەکانی دەڤەرەکە بەشدارن. لەم هەڵمەتە ژینگەیەدا 8,000 بەڕوو وەک وەفایەک بۆ 8,000 بارزانی جینۆساید کرا و دەڕوێندرێن. هەروەکی جەنابی سەرۆکی فەرمووی داربەڕوو نەپە بڕینێ و نەپە سووتنێ لە ناو ناچی و ملەتی کوردش نەپە شێمیا و نەپە تۆپباران و نەپە ئەنفالکردنێ لە ناو ناچیت ئامانزمان ئەوە بوو. لە بارودۆخە جیاوازەکاندا ژینگەی کوردستان بەگشتی زیانی زۆری بەرکەوتووە لێ ئەم دەڤەرە نمونەی ژینگە پارێزیە. خۆ یا بووە کەلتور ناو خەڵکێمەدا دۆستاتیەکە زۆرە نێزێک بەینا ژینگە و خەڵکی وێ دەڤەرەیە چێبووی خەڵکی وێ دەڤەری هەست بە هەندێکیان و پێویستە وێ ژینگە بێتە پاراستن هەم ژینگەت خزمەتە مرۆڤەتێدابی هەم مرۆڤشتە خزمەتە ژینگەی دابێتە. گۆڕستانی بارزانە جینۆساید کراوەکانە لە ژێرناوی شاڵاوی ئەنفال ڕژێمی بەعسی لە نێوچوو لە ساڵی 1983 بە 2 قۆناغ 8,000 لە مێرمنداڵ و گەنج و پیری بارزانی لە ڕەگە زینێر لە کۆمەلگا زۆرەملێکان ڕاپێچی بیابانەکانی ناوەڕاست و خواروی عێراقکردن و زیندە بەچاڵی کردن تا ئێستا تەنها ڕووفاتی 696 بارزانی هێنراونەتەوە ئێرە. ئەگەر چینەیارانی کورد بە ئاگر و ئاسندەستیان سوک نەکرد بۆ لە نێوبردننی نەتەوەی کورد بە ئامانزی قڕکردن لێ هاوشێوەی بەڕوو ئەم نەتەوەیە ڕێگێکی بەهێزی لەم نیشتیمانە داکتاوە و بە سووتان و بڕین لە نێو نەچوو. تەیفور محەممەد کوردستان 24 بارزان. چەند کاتژمێرێک ماوە بۆی کە ساڵی 2023 بە کۆتابێ و پێ بنین بۆ نێو ساڵی 2024 و هەر وڵاتێک لە نێو هەر وڵاتێک ڕەنگە هەر شارێک بە شێواز و کولتورێکی تایبەت پێشوازی لە ساڵی 2024 بکەن و ئاهەنگی جیاواز بجێڕن. لە شەوانی کۆتاییەکانی ساڵ لە شەقامەکانی مەدریدی پایتەختی ئیسپانیا ئەم شەقامە دەڕازێنرێتەوە و خەڵکی ناوچەکە و گەشتیاران دەستنە گۆڕەپانەکە و ئاهەنگ و ڕێوڕسمی تایبەت بەڕێوە دەبن. تا ئەم ساڵیش لە مەدرید خەڵکێکی زۆر کۆبوونەتەوە بۆ بەڕێکردنی کۆتا ساتەکانی ساڵی 2023 و پێشوازیکردن لە ساڵی نوێی 2024. راپۆرتێکی پامنێرمان شکر محەممەد لە مەدریدەوە دەبینین. ساڵانە لەم گۆڕەپانەدا دوکانی تایبەت بە کەلوپەل و دیاری تایبەت دادەندرێن هاوڵاتیانیش لە هەموو شوێنێکەوە کە بێنە مەدرید سەردانی ئەم بازارە دەکەن و گەر شتێکیان بەدڵ بێت دەیکڕن بۆ خۆیان یان دەیکەنە دیاری بۆ خۆشەویستانیان. لە کۆتا هەفتەی ساڵ لەگەڵ تەواوی ئەندامانی خێزانەکەمان کۆ دەبینەوە وەک هەموو ساڵێک پێکەوەنانی ئێوارە دەخۆین و ئەم ساڵ لەگەڵ منداڵەکان هاتوین بۆ ئێرە کە شوێنێکی دڵگیرە بۆ سەردانی کردن
بە تایبەتی هاتن لەگەڵ خانەوادەکەمان ئەوە دەبێتە هۆی کۆبوونەوەی هەمومان پێکەوە هەموو ساڵێک خەڵک دێن ئەم گۆڕەپانە بۆ سەردانی ئێرە دێن هەندێک جاریش لێرە خواردنی دەریایی دەخۆین وەک پێشووتر گوتم ئەم ساڵ لەگەڵ دوو کوڕەکەم هاتوین بۆ ئێرە زۆر دڵخۆشین قەرەباڵغیەکەش کەشێکی کۆمەڵایەتی زۆر خۆشی دروست کردووە ئێمە لەم ڕۆژانەدا تەواوی ئەندامی خێزانەکەم کۆ دەبینەوە پێکەوە نانی نیوەڕۆ یان ئێوارە دەخۆین دواتر دێنە دەرەوە پێکەوە پیاسەیەک بە شەقامەکانی شاردا دەکەین بە تایبەتی گۆڕەپانی گەورە کە بە شێوازێکی جیاواز ڕازێنراوەتەوە بۆ ئەم بۆنەیە ئەگەر شتێکمان پێویست بێ ئامادەی دەکەین لەگەڵ ئەوەشدا ئەم گۆڕەپانە وەک ساڵانی ڕابردوو دیکۆڕەکەی زۆر دڵگیر و جوانە بەڕاستی ئەم ڕۆژە زۆر دڵخۆشم دەکات لەبەرەوەی تەواوی خێزانەکەمانیان هاوڕێکانم کۆ دەبینەوە پێکەوە خۆشی دەگێڕین و ساڵ دوای ساڵ خۆشترە بێت لێرە خەڵکێکی زۆر هاتووە ئەوەی پشووی هەیە ڕەنگە لەم کۆتایی ساڵەدا بێتە دەرەوە و سەردانی ئێرە بکات ئێمەش بە خێزانی هاتوین بۆ ئێرە ئەو بە دڵخۆشی کۆتاییەکانی ئەم ساڵ تێدەپەڕێنین وڵاتی ئیسپانیاش وەک تەواوی وڵاتانی تری جیهان بایەخی تایبەت بە ئاهەنگەکانی سەری ساڵ دەدات هەروەها شوێنی تایبەت دیاری دەکات بۆ ئەوەی هاوڵاتیان یا گەشتیاران لە کاتی سەردانیکردندا تووشی ئەستەمی زۆر نەبنەوە بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو بەهۆی کۆرۆناوە لاواز بوو ئەم ساڵ زۆر قەرەباڵغ و گەشتیارێکی زۆریش هاتوونەتە مەدرید شکر محەممەد کوردستان 24 مەدرید ئیسپانیا ئامادەکاریەکانی سەری ساڵ بەردەوامە لە شار و وڵاتە جیاوازەکان خەریکی ئاهەنگگێڕانن وە کۆی کە لە مەدرید بینیمان ئەمانیش بە شێواز و بە کللتوری خۆیان پێشوازی لە سەری ساڵی 2024 دەکەن لە نیویۆرکیش بە هەمان شێوە خەریکی ئامادەکارین خەڵکەکەی و پێشوازیکردن لە ساڵی 2024 بۆ مەبەستە ئێمە زانیاری زیاتر لە پەیامنێرمان عیسا حەسەن وەردەگرین لە نیویۆرکەوە عیسا سڵاوت لێبێ ئامادەکاریەکانی نیویۆرک بۆ ساڵی نوێ چۆنە و خەڵکەکە چۆن پێشوازی دەکەن بەڵە سڵاو لێوەش بێ هێشتا ساڵ نوێدا نەهاتووە بڵێم ساڵ نوێتان پیرۆز بێت بەرسەندە لە کوردستان زووتر ساڵی نوێدا دێ بەراورد بە نیویۆرکەش کاتژمێر جیاوازی کاتمان هەیە لە نیویۆرک ساڵانە خۆی جیاوازە نیویۆرک پێشوازی کردن لە ساڵی نوێ بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆر خەڵک هەم لە ئەمریکا هەم لە وڵاتانی دیکە سەردانی نیویۆرک دەکەن بۆی بەشداری بکەن لە ڕێوەسم و ئاهەنگەکانی سەری ساڵ چاوەڕوان دەکرێت جیاواز لە چەند ساڵی ڕابردوو ئەم ساڵ سەروی 1 ملیۆن کەس لێرە لە تایمز سکوێر من ئێستا لە تایمز سکوێرم لە نیویۆرک بەشداری لە ئاهەنگەکانی سەری ساڵ بکەن ئێستا دەبینی ژمارەیەکی زۆر خەڵک لێرەن وە زۆر بەشیان تاوکو بەیانیش ناسنەوە ماڵەکانیان خۆی ئەوەی بۆی بتوانن لێرە لە گۆڕپانی تایمز سکوێر بەشدار بن چونکە گەیشتن بێرە بەتابەت لە دوای نیوەڕۆ زۆر زەحمەتە بەهۆی قەرەباڵغی بەهۆی زۆری خەڵک دەبینین لە هۆتێلەکانی نیویۆرک هەمویان پڕ بوون لە خەڵکانی هیچ هۆتێلێک نەماوە کە خەڵک نەیگرێت چونکە ساڵانە هەروایە خەڵکێکی زۆر بەشداری ئەکا لە ئاهەنگەکانی سەری ساڵ لە نیویۆرک ئامادەکاری زۆر کراوە سەرۆکی شارەوانی نیویۆرکش ئاماژەی بەوەدا کە هەم بۆ پاراستنی ئەمنیەتی شارەکە هەم بۆ خەڵکەکەش ئامادەکاری تەواویان کردووە چونکە وەکو حکوومەتی ئەمریکا پێشتر هۆشداریدا بۆ هاوڵاتیانی خۆی کە ئەگەری ڕوودانی هەندێک کردەوەی تیرۆریستی هەیە وش بەهۆی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل بۆی کاردانەوەی ئەم شەڕە بەڵام سەرۆکی شارەوانی نیویۆرک ینی دڵنیایی تەواوی داوەتە هاوڵاتیانی شارەکە و بۆ ئەوانەی بەشداری لەو ڕێوەسمە دەکەن کە دەتوانن بەبێت سوود لە ڕاوکێ بەشداری لە ئاهەنگەکان بکەن سبەی ینی دوای 24 کاتژمێری دیکە لێرە لە تایمز سکوێر گەورەترین ئاهەنگ بە بەڕێوەچێ وەکو نەریتێکی ساڵانش ئەو تۆپەخڕێکە لە ناوەڕاستی تایمز سکوێر هەیە ینی لە سرکەکانی کۆتایی ساڵی 2023 کە دەچێتە 2024 ئەم تۆپە وەکو نەریتێک فڕێ دەدرێتە خوارەوە و بینەرێکی زۆری شێکە و ئەمەژە پێدانی ئەم ساڵ چاوەڕێ دەکرێت
زیاتر لە 1 ملیۆن کەس بەش ڕاستەخۆ بەشداری ئەم ئاهەنگە و ئەو ڕێوەرسمە بکەن لە تایمز سکوێر هەر لە ئێستاوە هەر لە ئێوارەی ئەمڕۆ ژمارەی زۆر خەڵک هاتوون و ئەو خەڵکانی لێرەشن زۆر بەیان ناشنەوەیان هەیەە هەر لە سەر لە بەیانی زووەوە هەوڵەدات بێتە گۆڕەپانی تایمز سکوێر بۆەوەی بێبەش نەبێت لە بەشداریکردنی لەو ڕێوەرسمە لەدا و شارەوانی نیویۆرک ڕای گەیاندووە کە هەزاران پۆلیس لە هێزی ئەمنی لە FBI و لە هێز ئەمنیەکانی دیکە بڵاویان پێکراوە دەبینن لە تەنانەت لە هۆتێلەکانیش پۆلیس دانراون بۆی توانن ئەمنیەتی شارەکە بەباشی پارێزبووە دڵنیاییشان داوەتە خەڵک بۆیە بەڕاستی لە تایمز سکوێر جیاوازە تەواوی ئەمریکا نیویۆرک جیاوازەوە لە نێو نیویۆرکیژە تایمز سکوێر کە ساڵانە گەورەترین ڕێوەڕسم و ئاهەنگی سەری ساڵی لێپەڕەوە دەچێت سبەی شەو دوای کەمتر لە 24 کاتژمێری دیکە لێرە گەورەترین ڕێوەڕسم بەڕێوەچێت. بەڵێ ئەیسا حەسەن پەیامنێرمان لە نیویۆرکەوە لەگەڵ مامۆی سوپاس ئەیسا بە هیوام کە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2023 لە سەرانسەری جیهان ڕۆژێکی باش و خۆش بێ بۆ هەموو ئەو خەڵکانەی کە دەیانەوێ بێنە دەرەوە و ئاهەنگ بێجێڕنەوە ئەوانەشی کە ناتوانن بە هیوام لە سەرانسەری جیهان ئاشتی باڵ بەسەر هەموو لایەکدا بچێشێت. سوپاس دووبارە. ئەمە ئامادەکاریەکان بوو بێگومان لە کوردستانیش لە شارە جیاوازەکان زۆرێک لە شوێنەکان خەریکن بە شێوازی جیاواز بۆ ڕاکێشانی گەشتیار ئامادەکاری کراوە و زۆر جار لە بۆنە تایبەتەکان زۆربوونی ڕێژەی گەشتیار و هاتنە دەرەوەی خەڵکەکە و بەشداربوون لە مەراسیمەکان پەیوەستی زۆری بە کەش و هەوا هەیە. جا بۆ ئەوی بزانین کەش و هەوای ئەم ڕۆی شارەکانی کوردستانی گەورە بەگشتی چۆنە و چەندە بەیەکەوە دەیبینین. هەندێک ناوچە و هەندێک دەڤەر هەنا لە کاتی ئاسایی هەر جیاوازترە لە شوێنەکانی دیکە چ جای ئەوەی خەریکی ئامادەکاری بێ بۆ مەراسیمێک بۆ بۆنەیەک بۆ هەموو ئەمانە ساڵانە لە پشوەکاندا لە هەر چوار وەرزی ساڵ هەورامان گەشتیاری لێ نابڕێت. ئەم ساڵیش بەهۆی پشووی سەری ساڵی تازە هەر لە ئێستاوە زۆرینەی کابینە و هۆتێلەکانی ناوچە گەشتیارەکانی هەورامان
بەکرێدراون نرخیشیان دیارە نرخی کابینە گەشتیاریەکان لە 7,000 دینارەوە دەست پێ دەکات تاوەکو 150,000 دینار نرخەکانیش بەراورد بە ڕۆژانی ڕابردوو هیچ جیاوازیەکی نییە و گەشتیارێکی زۆر ڕووی لە هەورامان کردووە. ئێرە هەورامانی دڵگیرە هەورامانێک کە لە هەر چواروەرزەکەی ساڵدا وەک بووکێکی ڕازاوە خۆی نمایش دەکات ئەمە ژوا دەکات لە هەر چواروەرزەکەدا گەشتیاری لێنەبڕێت لە سلێمانیەوە هاتوون تاوەکو دوور لە جەنجاڵی شار ئەم پشۆیان بەسەربەرن و چێژ لە دیمەنا جوانەکانی هەورامان ببینن. وڵای ئێمە لە شارەوە هاتین بۆ ئێرە بۆ کەشێکی خۆش و بۆی کە جێوێکی سەری ساڵ وەربگرین بە نیسبەتی ئەوەی کە ئێمە لە شارین هەفتانە کارەکەین ئیتر ڕۆژێکمان هەیە بۆ ئیسراحەت هاتین ئێرەمان هەڵبژارد و جێوێکی خۆش وەربگرین. بەهۆی پشۆکانی سەری ساڵەوە خواستێکی زۆر لەسەر کابینە و هۆتێلەکانی ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە و هەورامان هەیە. فەریح سەرپەرشتیاری چەند کابینەیەکی گەشتیاریە و دەڵێت لە کۆی 16 کابینە دەکابینیان بۆ پشووی سەری ساڵ بەکرێدراوە. ئێمە حاڵی حاضر ئێستا لێرە 16 کابینەمان هەیە لە 16کەیە دەدانیان گیراوە ئەمڕۆ حجزی تر دەکرێت حجزمان کردو بۆ خەڵکی تر و ڕێژێکی زۆر باشتر گەشتیاڕوومان تێدەکات. کابینەکان بە هەمان نرخی ڕۆژانی پێشوون و لە 7,000ەوە دەست پێ دەکات تاوەکو 150,000 دینار. ئێمە بە بۆنەی سەری ساڵی تازەوە ئێمە نرخەکانمان زیان نەکردووە ڕەچاوی ئەومان کردووە کە هاوڵاتیان لە دوورەوەیە مەسروفێکی زۆر ڕکەوێتە سەریان ئێمە هیچمان نەخستوتە سەری بەر بەپێی ڕۆژەکان کە پێنجشەمە جومعات چۆن یاومانە بکرێ ئاوایەن بە هاوڵاتیان. ساڵانە بەهۆی پشووی سەری ساڵەوە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەورامان دەکەن چونکە پێیان وایە ڕۆحیان ئاوێتە بە سروش دەبێت و دووردەکەونەوە لە جەنجاڵی شارەکان. لە پشوەکانی سەری ساڵدا بەشێک لە هاوڵاتیان بۆ دوورکەوتنەوە لە جەنجاڵی شارەکان ڕوو لە ناوچەی هەورامان دەکەن بۆ بینینی سروشتی جوانی ئەم ناوچەیە. گەشتوگزاری هەڵەبجەش هەموو ئامادەکاریەکی کردووە بۆ هاتنی زۆرترین گەشتیار بۆ ئەوەی بتوانن ڕۆژانی پشویان بە خۆشی بەسەربەرن. ئەڤیناتا کوردستان 24 هەورامان. سوێدیەکان لە مانگی کانونی یەکەمەوە تا کۆتایی کانونی دووەم خواردنەوە و خواردنی تایبەت بە خۆیان هەیە ئەوان جیاوازتر لە وڵاتانی دیکە گرنگی بە کرێسمس و ساڵی نوێ دەدەن با بزانین ئەم خواردنەوە تایبەتە چییە و ئەوان چۆن دەڕوانە کرێسمس و کللتوریان چۆنە بێکەوە راپۆرتێکی ئاوارە هەورامی لەم بارەوە دەبینین. گرۆک خواردنەوەیەکی سویدی تایبەتە کە کۆمەڵێک بەهاراتی وەکو مێخەک دارچینی و زەنجەفێڵ و حل و ئەو بابەتانەی تێدایە کە بە گەرمی دەخورێتەوە و تایبەتە بە ڕۆژانی کریسمس. جگە لەوەش جۆرێک بسکویت کە هەر بەو تامەیە تەنیا لە کریسمس دەخورێت لەسەر هەموو مێزێک دانراوە. مارید خاتوونێکی بەتەمەنی سویدیە و باز لە کللتوری سویدیەکان لە کریسمسدا دەکات. När man vaknar på morgonen då är det ju någon بەیانیان کە لە خەو هەڵدەستین دەرگاکە دەکەینەوە و دەبینین کە پاکەتێک لە ناو گۆرەویەکدا لە پشت دەرگاکە دانراوە. دەزانین کەەوە بابا نوئێل هێناویەتی و یەکەم دیاری ئاوا وەردەگرین. دوای هەموو مۆمەکان و داری کریسمس و شتە تایبەتەکاندا دەگیرسێنین و مۆمێکیش بۆ کەشێکی ئازیزمان کە مردووە هەڵدەکەین. دوای نانی بەیانی دەخۆین و دوایش گرنگترین بەشی نانی نیوەڕۆیە کە خواردنی تایبەتی کریسمسە. Man kanske tänder något ljus för någon som har dött. Nickar till liksom. Och det gör man det för många gånger. سەرەتا لە سوید بۆ یەکەم جار بابا نوێل بە عەرەبانەکەیەوە لە ساڵی 1921 پەیدا بووە لەگەڵ ئەوەی لە سەدەی 13ەوە باوەڕیان بە بابا نوێل هەبووە. مارید باس لە بابا نوێل و عەرەبانەکەی لە سەردەمی منداڵی خۆیدا دەکات. Och så kommer han och så bankar han på dörren och så säger han دوای نیوەڕۆیان شەو بابا نوئێل دەهات و دەیدا لە دەرگاکە و بانگی دەکرد هەو ئەرێ منداڵی ئاقڵ هەیە لەو ماڵە. ئەو کاتە تا 2 ساڵ دواتریش نەمان دەزانی بابا نوئێل پیاوی هاوسەیەکەمانە یان کەسێک لە بنەماڵەی خۆمان کە ئەو جلوبەرگەی لەبەر کردووە. نەبەتەنیا لە سەردەمی منداڵی ئێستاش بۆ من هەر هەمان چێژی هەیە و بۆ تا کللتور بۆمان. سویدیەکان شەوانی کریسمس کۆڵان و شەقامەکان دەڕازێننەوە
بۆ پێشوازی سەری ساڵ و لەلایەکی دیکەشەوە باڵکێشان بەسەر تاریکی شەقامەکاندا. لە ڕۆژان و شەوانی کریسمەسیشدا هەموو لە ماڵەکانیان دەمێننەوە و چێژ لە پشووەکەیان وەردەگرن. تەنیا شەوانی کریسمەسەکە ئەندامانی بنەماڵە سویدیەکان لە دەوریە کۆ دەکاتەوە. هەر بۆیشە ئەم شەوانە لای سویدیەکان گرنگترین شەوەکانی ساڵن. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئەمڕۆ لە ستۆدیۆ ناوەند هەندێک باسمان لە ئامادەکاری وڵاتان کرد بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ ساڵی 2024 بەڵام تەوەری سەرەکیمان ئەمڕۆ لە ستۆدیۆ سلێمانی دەبێت لەوێ میوان هەیە درێژە بە گفتوگۆ بکەیانیان دەدەن گفتوگۆی تایبەتی ئەدەبی و هونەریان هەیە هاوکارمان دالیا کەمال لەگەڵمان دەبێت. دالیا بەیانیت باش بەیانی تۆ و بەیانی میوانەکانت باش بزانیم ئەمڕۆ ئێوە چیتان ئامادە کردووە فەرموو ستۆدیۆ بۆ ئێوەیە. سڵاوها کاربانی تۆ بینەرانی کوردستان 24 باش دیارە ئەمڕۆ سیوێکی 12 کۆتا ڕۆژی ساڵی 2023 هەر لەو چوارچێوەیەدا کوردستان 24 میوانداری کۆمەڵی هونەرمەند و کەسایەتی شاری سلێمانی دەکا. هەر لە بەیانی 24ەوە بەرنامەکانمان دەست پێ دەکات تاکو کۆتا کاتژمێرەکانی ساڵی 2023. بە خۆشحاڵیەوە لە بەیانی 24 دوو میوانی زۆر ئازیزی شاری سلێمانی بەیان خان و هەروەها دڵشاد کوێستانی کە یەکێکە لە هونەرمەندەکان کە زۆر تایبەتە لە هەموو بوارەکانە جێدەستی دیارە قات و بەیان زەریفی بەخێر بێن. کاک دڵشاد تۆش بەخێر بێ کارێکێکتان دوو نمونەی جوانی هونەرمەندانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانیشن بە شێوەیەکی گشتی. سەرتا گەلەوە دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆتان بە ئێمە و بینەرانی کوردستان 24 بەخشی پەیامتان لە دوا ڕۆژەکانی ساڵی 2023 چییە؟ من دەست پێ بکەم. سڵاتان لێبێت ڕۆژێکی نوێ بۆ هەموو لایەک و پیرۆزبایی ساڵی نوێ ئەەکەم. ساڵی نوێ لای من هەر گۆڕینی ژمارەکانە بەڵام گرنگ ئەوەیە تۆ لەو ساڵەیە چیت کردووە چەند کەست ناسیوە کەسی خراپ چاک و کێوشی جوانی پێبەخشیوی کێوشی ناخۆشی پێبەخشیوی ئەوە چ کارێکت کردووە ئەو کارانە چییە کە کردوتە بۆتە هۆی ئەوەی کە تۆ بگەیتە ئەم تەمەنەی کە ساڵێکتر بەڕێ بکەیت. یان ئەمانە هەمووی پرسیارن لای من ئەوەیە جا ئەگەر وشە ناخۆشەکان پیان بەخشیوی وەلایەنکە لیان گەڕێ دوورکەوەرەوە لیان ئەگەر وشەی جوانیشیان پێبەخشیوی دیارێکی جوانیشیان پێبەخشیوی ئەوە زیاتر تامەزرۆ بە بۆ بینینی و پاشانیش ئەو ئیشانی کە کردوتە ئەو چالاکیانی کە کردوتە ئەو خێرخوازی کە کردوتە ئەبێتە مێژوویەک بۆ تۆ کە بتوانیت لەو ساڵەیە بڵێ من لەم ساڵەیە ئەوەم کردووە چکە ئەبێتە مێژوو بۆ گەنجینە و هینی تۆ ئەرشیفی تۆ. زۆر باشە. دڵشاد کوێستانی بەوە ناسراوە کە هەمیشە پەیامی جیاوازەیە بۆ ئەم ساڵ پەیامەکە و چییە؟ جارێک بۆ مەسلەی پەیام جارێک خۆم بەبێ شتێکم کردی بێت تاکو پەیامم هەبێ بۆ خەڵک لە ڕاستیە من لەواڵەکەی خۆم بڵاوم کردوتوانێت کە من چیم کردووە ئەم ساڵ ئەوە دەستم پێ کردووە فیلمێکی دۆکیمنتاری لەسەر ڕەوەکەی ساڵی 1990 کە بە هیچ نوعە بەو شێوەی کە پێویست بوو تیشکی نەخراوەتە سەر ڕاستە هەوڵی ئەم لە ئەولاد دراوە بەڵام بەو شێوە گشتی کەوا بخرێتە بەرچاوی جیهان نەکراوە ئەمە یەک. دووەم فیلمێکی درامایەک کە بەشدار بووم تایە کۆمەڵی پێشەنگای زۆر باشم کردوتەوانێ گۆرانیەکەم وتووە لە فەڕەنسا کتێبێکم لەسەر نووسراوە لەلایەن فەیلسوف و مامۆستای فەلسەفە ئالان ڤویۆوە و هەروەها فیلمێکی دۆکیمنتاریش هەر لەسەر من ئامادەکراوە لە ساڵی کە 52 دقیقەیە لە کەناڵی دەستکەوتی ساڵی 2023 کۆمەڵی خەڵکی زۆر باشم ناسیوە بەڵام
وەکو بەیانخانوتی ژمارەکە لە تەمەنی خۆمان کەم بۆتەوانەیە بەڵام پێم وابێ ئەم ساڵانی کەوا تێپەڕێ بێ کۆمەڵی ئەزمموی جوان و مرۆڤاتی فێرکردی بێتین بەلای منەوە ئەزمموی گەورە ئەوەیە کە چۆن فێری خۆشەویستیە بین خۆشەویستی بۆ خاک بۆ وڵات خۆشەویستی بۆ خەڵک خۆشەویستی بەگشتی بۆ ئینسان و هەروە کارکردن لەسەر خۆت لە ناوەوە و هەروە چاکردنی ئەو هەڵانەیەکەوە کردومانە پێما بێ هەر ئەوەیە بەنسبەت منەوە بەنسبەت گشتیشەوە بۆ کوردستان ساڵی 2023 ساڵێکی زۆر خراپ بوو ساڵێک بوو بەڕاستی خەڵک بێزار بوو لە بێموچەیی ئەوەتانێک کارەباشی هاتوۆتە سار بێ ئاوی کۆمەڵە گرفتی زۆر گەورە هیوادارم بەڕاستی بۆ ساڵی داهاتوو ئێمە من بیرمێت لەوەتی ژانمە ئەڵم هیوادارم ئەمە ئەو هیوادارمە نەمێنێ بەڕاستی ئیشی لەسەر ڕاستە ئەگەر بینەوە سەرەوەی خات و بەیان بۆ نمونە بە تایبەتیەوە چی بە گەنجان ئەڵێن ئێمە مانەوێت بۆ لە کۆتا ڕۆژی ساڵی 2023 کۆمەڵی ئامان شەبێت کە گەنجان بەس بە ڕۆژێکی نوێوە ینی بچنە ساڵی 2024ەوە من وەکو تەجروبەی خۆم ساڵی 20 بۆ 21 2020 بۆ 21 دوو ڕۆژ پێش ئەوە من نەخۆش کەوتم تەوان نەخۆشیێکی وا کە ئازاری یام کە نتوانم بچمە دەرەوە بڵێن 6 سعاتی مابوو 5 سعاتی مابوو کە بچینە ساڵی نوێوە من لە قسەخانە بووم ئیتر ئەو ڕۆژە ینی کە ئیسا بیرەکەمەوە ئەڵێم ئەو ڕۆژی کە دەستی پێکرد و چوویتە ساڵی تازەوە بە ئازارە و بە خەفەت و بە گریانەوە بێ ئەو ساڵە و هەمووی ئەو ئابێ بەڵام ئێستا هەوڵێم من ئەمڕۆ هەوڵێم تر هەر پێ بکەنم بچمە شوێنی جوان بەم هەبووە بەڵێ قسە لەگەڵ کەسانێکی خۆشەویست و بە نرخا بکەم دەستپێک ڕۆژەکەش لەگەڵ ڕۆژەم ئێوە بوو کە ئێوەم بینی چاوم کردەوە کە ئێوەی بەڕێزم بینی و هاوڕێکی خۆشم بینیەوە زۆر دەمێ بوو نەبینی و کاگەزانەگیان ئەوە دڵشادیش ڕۆژانە ئەیبینی ئێوەی بەڕێزیش پەیامی من بۆ گەنجان ئەوەیە کە یان ئەرێنی شتەکان ببینن ڕۆژانەکەیتە بەردەمیان زۆر گەنجە بینم ناحەقیشی نییە کە بڕوای بە هیچ شتێک نەماوە زۆر نەرینی بیرەکاتەوە و منیش یان کە ئەڵێم ئێمە ژیانێکی زۆر خۆشمان بردەسەر بەڕاستی یان تەمەنی ئێمە هەموو شتەکانمان بینی بەڵام لە پشتیەوە ناخۆشیەکە بوو بەڵام ئێمە وەلامان نابوو ئەو بوو کە ڕژێمی فاشی کە ڕێگەی زۆر شتی لێگرین بەڵام ئێمە کە ڕێگەی هەستەکە لە ناو هەستەکە لە ناوە بوو کە لە ناو خێزان و هاوڕێکان و مانەیە زۆر تەبابووین زۆر خۆشەویستی ڕازگۆیی ئەم شتان هەبوو لەگەڵەوە شاکە ڕێگریمان هەبوو لە زۆر شتا بەڵام زۆر بیعاریش بووین ئیشەکانی خۆمان هەر ئەکرد و لە هیچ شتێکیش ناترسێن ئەو بوو ئێمەی گەیانە ئەم مەرحەلێ جا هیوادارم گەنجانیش ناومێت نەبن لە هیچ شتێک لە دوای ناخۆشی ببوورە خۆشیە ئینشەڵڵا زۆر باش هەر لەو لە ڕوانگەی قسەکەی خات و بەیانەوە گەر بێمە سەرەوەی کە زۆر جار بۆ نمونە گەنجان بیانوەیەنەوە بۆ ئەو خولیا و خواست و ئارەزوانەی کە هەیەە بەڵام کەسەی تۆکەین یعنی بۆی منە شێوەکاری ئەکتەری گۆرانی بێژی ئەم ساڵ بەرهەمێکی تازە و بڵاو کردوتەوە کەواتە ئەم هەستا هەستێک لە ناوە ئینسان خۆی بێ پەروەردەی بکات و گرنگی پێبا بیانوەکان تەنها ڕێگرن بۆ ئێمە ئەنجامینین ئەگەر تۆ حەزێک لە ناوتەوە بێ ئەتوانین هەموو بربەستەکانی بۆ پشکێنی تۆ چی بەریەنجان ئەڵێیت ئێمە باوەک هونەرمەند قسە بکەین باشە کاری هونەرمەند زۆر قورسە ڕەنگە ئێستا بەیانخان ببینن ئاوا بە ئیسراحەت بە جلەیەکی زیینی جوانەوە دانیشتوە ئەڵەی گوڵە بەڵام لەو باوەڕام تاکو شانۆکاریەک ئامادە ئەکرێت تاکو چەند سەحنەیەک ئامادە ئەکرێت ئەم ژنە عەزابی هەیە لەوانەیە بۆ یەک تێک کە ئێمە دانیشین پێیەکەنین بەدار بەیانخانەوە 20 جار ئەو شتە تکرار بکرێتەوە تاکو باشترین شێوەی لێ هەڵەبژێری گوڵبژێر ئەکرێت بۆ ئەوی تۆ پێ بکەنی کەواتە هیچ
هیچ پێشکەوتنێک بەبێ هەوڵدانی زۆر بەبێ هەوڵدان ناکرێت بەبێ ماندووبوونی زۆر ناکرێت من هەر لە مناڵەوە ئاواتم ئەو ببم بە هونەرمەند هێشتا 5 ساڵ بووم دەستم کردبوو بە گۆرانی بێژی لە قوتابخانەکە بووم بە گۆرانی بێژی گەڕک و مناڵانی گەڕک و بیر گۆرانی مەوت ئەمیز ئەو خەونم بێنمەدی لە پاڵ ئەوانەشا ڕسممە کرد لە پاڵ ئەوانەشا حەزم لە شانەوە کرد حەزم لە سینەما کرد بەڵام ئەگەر بێت و وازم بێنە ئەو خولە خەونانم بمردایە ئێستا کەس چاوپێکەوتنێکی لەگەم ناکرد یاخود واز لە چاوپێکەوتن بێنە ڕەنگە زۆر گرنگ نەبێ بەلامەوە بەڵام ئەوە گرنگە کە خۆم ئارامم خەڵکێکی بە منەڵێ تۆ چۆنە بێمە مشتاقی بۆچی نەیکەم جۆن کۆک تۆ لە فەڕەنسا شاعیر بوو دەرێنەر بوو دیزاینەر بوو ئەکتەر بوو جا چی نەبوو هەموو شتێک بوو من لەزەت لە هونەر وەرەگرم کاتێکە لەزەت لە هونەر وەرەگری خەڵکانێکیش بەبوونیتەوە تاموچەژی شتێکی خۆشەکەن کەواتە هونەر بەش بە حاڵی خۆم ئەگەر پەروەردەی نەکەی لە خۆتەوە هەروە ریسکی بۆ نەکەی ناتوانانی پێشکەوی خەڵکێکی ئەوێت لە پڕێ ببێ بە کوڕێ شتیوان نییە هەموو شتێ ڕەنجی ئەوێ من کە نانووسم خەریکی ئاوازدانانم کە ئەوە ناکەم خەریکی دروستکردنی پەیوەندەکانم بۆ ئەوی بچمە سەر شانەوە بچمە سەر سەحنەیەکی سینەمایەک فیلمێک یعنی وەستانم نییە بە هیچ نەوەیە چونکە ئێستا ئەوەتان 4-5 ڕۆژی هیچ ناکەم کێچ کەوتوتە کەوڵم لە ڕاستە باشە ئەگەر باسی دوا بەرهەمت بکەین کە کلیپێک بوو ئاماژەی بە چیە کرد باسی چیە کرد ئەو بڕیارەتدا بەڵێ ئەو کلیپە لە ساڵانێکە من ئەو ئاوازەم داناوە زیاتر ئیلهامم لە گۆرانی بێژە فەڕەنسیەکان وەرگرتووە کە خۆم لە ئەوروپا هەژیم بەڵام بیرم لەوە کردوانێ تێکستێکی شم هەبوو کە بەڕاستی باسی ئازاری دابڕانی خۆمەکەم لە کەس و کارەکانی خۆم کە من لە غوربەتا بووم و نەمبینیوە یاخود من پێشمەرگە بووم کەس و کارم مردووە نمتوانیوە بیبینم ئەمە ئازارێکی زۆری خسوتە دڵمەوە بۆیە ئەو شعرم نووسی بوو ئیتر ڕۆژ ڕۆژان بیرم لەوە کردوانێ وتم بە ئاوازێکیشی بۆ دابنێم شەوێک لە شەوەکان لەگەڵ هاوڕێکانمانە من وتم بۆ خۆم ئەوان ژوتیان ئەمە بێت تۆماری بکەین و ئەو بوو تەلەفۆنیان بۆ کردم و دانیشتین و تۆمارمان کرد بەڵام ئەمە لێرە تشکێ بخەمە سەر شتێک جەناب دەڵێ هونەرمەند نابێت کۆڵبات و ئەبێ ڕەنج بات بەڕاستی بەبێ پشتیوانی هیچ شتێک ناکرێت گۆرانی وتم ستۆدیۆ ئەوێ گۆرانی وتن مۆسیقی ئەوێ دوای مۆسیقاش کلیپێک بەلانی کەمەوە لە 50-60 وەرەقە هەیە دەفتەرێکیشی تێچێت ئەگەریکی بێ ناتوانێت لەسەر ئەوە بوو بۆمە تۆ ئەم هەموو شتە ینی ئارەزۆت هەیە ئەگەر پاپشتەکان نەبێ نڵێ ئەوەستم بڵێ نەشڵی ئەوەستم ئەبێ هەر هەوڵ بی بۆ ئەوەی کە بۆی دروستکەیت بڵێ من ئەمە ئەمی شە بکەم بەڵام کاتێک ئەبینم پاڵ پشتەکە نیە تاوا منیش ئەوەستم چکە شتەکە لە ناو توێە ئەبێ هەر پەروەردەیکەیت و هانی بێ ئێوە ئەسەنگی زۆرتان بڕێەوە زۆر بە باشی لەم پەیامە تێگەن باش بابێنە سەر کۆپلێکمان بۆ بڵێیت بۆی کە بینەرانیش گویان لێ بێت من حەزەکەم چونکە ڕێکلامێکی پسکۆلەیە بەڵام ئەم گۆرانیە کە ناوی جێمەیەڵەیە لە تەلەڤیزۆنی کورتماکس تۆمار کراوە بە هینی خۆیان بە لۆگۆی خۆیانەوە ئێمە نوسخەمان هەیە ئەتوانین مەسەلەن بین بە تەلەڤیزۆنەکانی کەش بۆ ئەوەی بڵای بکەنوانێ خامۆشە کاتی زەردەی ئێواران با چرەخانی دنیاش بسووتێ من لەلا دێبم یاخود لە شاران هاوڕێم یا خەمە یا ڕەشوڕوتێ بەم بەیانی زۆر گۆرانی پێڵێ جێمەیەڵە جێمەیەڵە کە ئێڕەش بینیە شعری پڕ هەمەسک پەنجەرەی ئومێت کە هەردەم تار بێ پێم ناڵێی زەوی بێ ئاو چیتیا کە وەکو جەرگن وشک و شەقەر بێ جێمەیەڵە 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 زۆر تایبەت بوانە دەستەکانە خۆش بێت بیان خان خۆ بگرێکە بەجێت وانێت خوا
بەیانخانەگەر بینە سەرەوەی کە دڵشاد کوێستانی ئەکتەری شام ئێوە ئەزمونێکی زیاترتان هەیە لەو بارەیە چۆن ئەکتەکانی بینی؟ من وەکۆی کە بینی بێتم بەشێکی بچووکیم بینی لە هەوڵانێکی زۆری پێوە دیارە و حەزێکی زۆریشی پێوە دیارە. من لە تاپلۆکان ئایبینم یەکەم جار کە کاک دڵشادم بینی لەگەڵ کچێکی هاوڕێمە زۆر دەمێ بوو یەکتریمان نبینی بوو باوەشی پیا کردم و لەبەردەمما دانیش لەبەر ژنۆمە سەر قسە سەڕانم دمیش باوەشم پیاکە دەستم نا بە قژیاوەمانە کاک دڵشاد منی بینی یەکسەر ڕسمی گرتین قەت بیرم ناچێتەوە وتی جوانترین تابلۆیە چۆن باوەشە کردو لە ڕێستۆرانتێکا دانیشتبووین یعنی ئەوە وای لێکردم کە ئەمە بینینی زۆر هین ینی بەدیقەتە زۆر یانی ئەوە زۆر تەسیری تێکرد یان ڕسمێکی زۆر جوانی گرت و بۆ تابلۆیەک لای خۆی وەکو بینینی جا کە من ئەوەم بینی باسم کرد لە لایەکتر وتیانەوە شێوەکارە وردە وردە چوومە ناو ئەوەی کە بزانم چۆن ئەژی یاخۆت تابلۆکانی دنیابینی ئەم چۆنە دەزانیم کەسێکە کە هەوڵ خولیایەکی زۆر زۆر گەورەی هەیە بۆ ئەوەی کە بگات بە ئیشەکانی هەوڵەیات کە نوێگەری لە کارەکانیا بکات بەشێک لە تابلۆکانی لێرە هەیە ئەگەر بۆمان باسکەم ستایلە لە ڕاستیا کە منیش دڵشاد کوێستانیم بینی وەبزانم لە ئەمە سوورەکە بوو پێشەنگایکی تایبەتیان بۆ کردبوو تازە شات بووتەوە کوردستان تابلۆکانی زۆر زۆر تایبەت بوو ستایلێکی جیاواز بوو لە ڕووی قەبارە و لە ڕووی ئەو شکڵ و شێوازەی کە کاری پێکا ستایلێکی زۆر جیاواز بوو هەموو کاتێک کە ئەچوویتە بەردەمی هەرێکی و ماناکی خۆی هەبوو بۆی شیە کردیتەوە خۆت بۆمان باسکەم لە ڕاستیە چیرۆکەکەی درێژە بەڵام من بە کورتی ئەی بڕمەوانەیە من کە گەیشتمە ئەوروپا بیرم لەوە کرد هەر لە کوردستان کاتی خۆڕەسم مەکرد بەس قەت لە ڕووم ناهات پیشانی خەڵکی بەم چونکە وایان فێر کردبووین ئەگەر خرێجی ئەکادیمەیەکی هوەری شێوەکاری نەبیت ئێتە تۆ نابی بە ڕەسام ئێتە منیش ئەوە چوو بە خەیاڵمەوەم تەسەوەر کرد ئەبێ قوتابخانەیەک تۆ بکە بە هونەرمەند گەیشتمە و قەنەعەتەی لە ئەوروپایە خەڵکانێکی زۆر هونەرمەندی زۆر گەورن هیچیشان ئەکادیمی نەبوون کە سەرسڕمێنەرەکانی دنیا ئەکادیمی نەبوون من ژوتم با خۆم تاقیکەمەوانە هەر لە 96 من یەکەم پێشانگام کردەوە بەگەیشتم بۆ فەڕەنسا ئەم ستایلەی خۆم هێنا بۆچی ئەم ستایلە ئەکەم من سروشت دەکەم بەڵام زۆر کەسەیە بە منەڵێ تۆ وێنی خۆتە کێشی ئەمانە پۆرترێتی خۆتن لە حاڵەتی جیاوازە بەڵام من کوردستانم هێنا کێشامەوە بۆ جارێکی تر ویستم ئەو کوردستانی کەوا هەمومان ئەیناسین جارێکی تر لە خەیاڵ و لە مەخەیلی خۆما گەورەی کەمەوانەیە و هەروە بیکێشمەوانەیە با بڵێن من لە ناوی خۆما وڵاتێکی تایبەتیم بۆ خۆم دروست کردووە وڵاتەکەی من بریتین لە ڕەنگەکانی من ڕەنگەکانی خۆم ئەزانم ئامالیان لەگەڵا بکەم ئەگەر من لە حەزتان کردبێت لە ئیشەکانی منە فیگەر نییە پیاوژن نییە ئینسان نییە من پێما بێ ئەم کوردستانی کەوا ئێستا تیاژین ڕەنگە ئەم کوردستانی کەوا ئێستا تیاژین ئەم قسەیەم ڕەنگە گران بکەوێ بەڵام هێشتا بەڕاستی ئەو میلەتە ئەو بەها گەورەی ئێرە نازانن کە لە هیچ شتێکی کەم نییە لە خۆری کەم نییە لە ئاوی کەم نییە لە خاکی کەم نییە لە هیچ شتێکی کەم نییە باشە جواب من ئەم ستایلەم بەڕاستی دانەهێنا ستایلی ئەبستریت هەیە بەڵام من زیاتر هەستەکەم قوتابخانەی ڕۆمانسیەتەکەم وەکو تەرنەر و ئەوانە ئیشەکەم بەڵام ئەم ڕنگانی خۆم هێنا تایبەتم کردنەوە زۆر ڕخنەگری عەرەب بە من ئەڵێن زۆر تایبەتمەندی هەیە جاری وای ئەڵێن لەزەتی لە تەرنەر زیاترە بین کە هونەرمەندێکی جیهانیە ئێمەش ئەگەر بێکەس نەبین ئێمەژە بین بە جیهانیەکی هین ئەگەرچی من مەسەلەن وەکو شێوەکار لەقەبی ئینتەرناشناڵم وەرگرتەوە من چونکە تا ئێستا لە 19 وڵاتە پێشەنگام کردوتەوانێ خاوەنی گەلەری خۆم بووم بە دەیان جار ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و گۆڤارەکان ئیشان لەسەر من کردووە لە ئەوروپا و لە دنیاشە
ماندوو نەبێن ئەگەر بێنەوە سەر پەیامەکانتان بە تایبەتی بۆ ساڵی 2023 خۆ ئامادەکردن بۆ ساڵی 2024 دیارە هونەر و تەکنیکی خۆی ئەوێ ئێوەژە هونەرمەندێک ئەو تەکنیکە چییە کە پێویستە ئەمڕۆ جێبەجێ بکەین تاوەکو بە وزەیەکی زیاتر و بە خۆشیێکی زیاتر و بچینە ساڵی 2024 وڵاهی وەک هونەرمەندان و وەک مرۆڤ کە بیر لە ژیانەکەینەوە بۆ ئەزمونەی کە ئێمە تێپەڕێوین خۆشبەختی ئاسوودەیی ئەو شتە سەرێکیانەی کە زۆر لە وڵاتانی تر هەر باسیش ناکرێ بۆمان دابین بکرێت باش ئەگەر بە دێڕێک چی بە گەنجانەڵێک بە دێڕێک ئەمڕۆ بیکەنە هەوێنی دەستپێکی ڕۆژەکەیان گەنجەکانمان هیوادارم ناومێد نەبن هەوڵان زۆر خۆشە بۆ ئەوەی کە بگەی بەو خەونی کە خۆت هەتا و پاشانیش گەنجان قەت بە تایبەتی و گەنجانەی کە کاری هونەریەکەن چکە من زۆر لەگەڵیان تێکەڵم زۆر شانازیان پێوەکەم هەوڵیان ناوشتی تازەگەری هەوڵیان ناوە کە فیلمێک بەرهەم بێنن خۆماڵی بێ هەموو خۆمان بین کەسانی بیانی نێتە ناو کارەکە ئەوە زۆر دڵخۆشکەرە هیوادارم هەر بەو ڕۆحیەتەوە ئیش بکەن هیوادارم ئەم زروفەش باش بێت و خەڵک ئاسوودە بێت ئێستا بۆ من بڵێم بە دێڕێک پێمان بڵێ بە دێڕێک چی بە گەنجانەڵێیت گەنجەکان ئەڵێم من خۆشبەختم کە ئێوەم هەیە شانازیتان پێوە باشە دڵشاکێستانی چیان پێڵێت مەگەر بە دێڕێک ناوتری ئەو هەموو بە دەستپێکێک بۆ ڕۆژەکەیان پێیان ئەڵم وەرەتان بەرز بێت و هەوڵ بن ئاواتەکانتان بێن نەدی ئێمە خۆشحاڵن کە ئەمڕۆ میوانداری ئێوەمان کردو و دەستپێکی ڕۆژەکەمان لەگەڵ ئێوە بوو کە ئەمانەوێت ئێوە ببنە نمونەیەک بە تایبەتی کە چەندین بەهرەی جیاوازتان تایە و ئاستەنگەکانتان بڕێوە دڵخۆش بووم کە لەگەڵتانە بووم دووبارە بە هیوای سەرکەوتن و ساڵێکی نوێ بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان پڕ بێ لە بەرەکەت ئاکار نەگەڕێمەوە لای ئێوە دالیا سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانی شت بە هیوای تەمەندرێژی بۆ هەموو ئەدیب و هونەرمەندانی کوردستان هیوادارم تەمەنیان درێژ بێ ساڵی 2024 ساڵێکی خۆشیان هەبێت. بەڵێ جا ئەمڕۆ ئێمە زیاتر لەسەر کۆتا ڕۆژی ساڵی 2023 وەستاین کۆتا قسەمان با ئەوە بێ بە دوای ئەم دروشمە دووبارەیە ئەم قسەی دووبارەی نەکەوین کە دەڵێن گۆڕینی ساڵەکان تەنیا گۆڕینی ژمارەیە بە هیوان گۆڕینێکی ئەرێنی بێ بەسەر هەر یەکێکمان و هەموو ئەو بەرنامە و ئەو پلانێک کە هەمانە لە ساڵی 2024 بتوانین جێبەجێ بکەین و ساڵی بەدیهێنانی خەونەکانمان بێت بە خۆشمی هەر لەگەڵدا بێ هەمومان بێگومان خەونێک و ئامانجێکی دیاریکراومان هەیە بە هیوان بتوانین لەم ساڵا بە ئاواتەکارمان بگەین و ساڵی یەکتر قبولکردن بێ ئەو گرژی و ناتەبای و ناکۆچەی لە نێوان هەموو نەتەوەکان و هاوڕێیان و کەسوکار و خێزانەکان هەیە نەمێنێ بەبتێ ساڵی یەکتر قبولکردن و ئەمڕۆ کۆتا ڕۆژە لە ئێستاوە پیرۆزبایی ساڵی تازەتانێ دەکەم بە هیوای ساڵێکی خۆش بێ و ڕۆژێکی خۆشتان هەبێت.